بینەرانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵە هەڵسوڕاوان سڵاوتان لێبێت و هیوادارم لە هەر کوێهان ساغ و سلامەت و تەندروست بن. من لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی ئەڵلقێکی دیکە لە بەرنامەی کۆمەڵە هەڵسوڕاوان. ئازیزان، لە بەرنامەی ئەم جارەماندا چاوێک دەگەڕین بەسەر هەلومەرجی سیاسی ئێستای ئێران بە بەشداری هاوڕێ ئەدیب وە تەندروست ئەنجامی کومیتەی ناوەندی کۆمەڵە. هیوادارم کە مەجاالێ هاوڕێەتیتان بێت و تا کۆتایی لەگەڵمان بن. هاوڕێ ئەدیب، ئەم کاتت باش، زۆر بەخێر بی بۆم بەرنامەیە و سپاسکە بەشدار بوون. فرە مەمنون هاوڕێ گوڵنازی بەڕێز، زۆر سپاس دەکەم، سپاسی هاوڕێیانی ترەکەم بۆ ئەم فرسەتە. سڵاو و ڕێزم هەیە لە خزمەت ئێوە و گشت بینەران و بیسەرانی ئەم بەرنامە. زۆر سپاس، زۆر بەخێر بی. هاوڕێ ئەدیب، هەر وەکو خۆتان دەزانن لە ساڵوەگەڕی شۆڕشی ژینان نزیک دەبینەوە. پێتان وایە گرنگترین دەرسی ئەم ساڵە لە خەباتی خەڵکی تێکۆشەر و وەگیان هاتوو لە ڕژیمی کۆماری ئیسلامی چییە؟ لێرەدا بە بڕوای من هەم ئەبێ ئاماژەیەک وەلو کورت بە وەک ئێوە لە پرسیارەکەتان هاتووە بە دەرسە مهم و گرنگەکانی بکەین. لە هەمان حاڵە بە بڕوای من ناکرێت ئشارە و ئاماژەیەکیش نەکەین بە دەستکەوتەکانی. لەبەرەوە من پێم باشە کە لە پێشە وەکو جواب بە پرسیارەکەی ئێوە ئاماژە بکەم بە دەرسەکانی. بەڕاستی شۆڕشێکی ئاوا گەورە و شکۆدار، بێگومان دەرسی زۆر، دەرس و ئەزمموی زۆر بە نرخی داوە بە ئێمە، بە کۆمەڵانی خەڵک، بە هەڵسوڕاوان، بە فعالین لە گەشت ئێران، لە کوردستان. و من بێگومان ئەگەر بنیام گەرەکی بێت ئیشارە بە گشت دەرسەکانی بکات، بڕوای من زۆر بەڕاستی زۆر کات ئەوات. و ئەلبەتە ئێمە بە درێژایی ئەو ماوە لە جەریانی شۆڕشی ژیان ئازادی لە بەرنامەکانمانە، لە بەرنامە جۆر بە جۆرەکانە هاوڕێیانی جۆرا و جۆر و لە ڕێگای ئێوەوە فرەجار ئیشارە کراوە بێگومان بە دەرسە بە نرخەکانی. ئێستا لەم کاتا من هەر بە ئیشارەیەک بە کورتی بە ئەو دەرساکەم کە پێم وایە ئەو دەرسکەلە کە پێم وایە ڕێنیشاندەرن و لە ڕێگەی کاکە کۆمەڵانی خەڵک، کۆمەڵانی خەڵکی هەخواز، ژنانی ئازادی خواز، جوانانی شۆڕژگێر و هەخواز لە ڕێیانایە. من پێم وایە کە یەکێ لەو دەرسە مهمانە ئەوە بوو کە ئێمە ئێستا ئەبینین پاش کە نزیکە بینەوە لە ساڵێک و خەریکین بەرەو نزیکە بینەوە بۆ ساڵێک کە تێپەڕی کرد لە شۆڕشی ژیان ئازادی، شۆڕشی ژینە، ئەبینین کە ینی کۆمەڵانی خەڵک بە هەموو هێز و توانای خۆیانەوە بۆ گەیشتن بە ئەو ئارەزووە ڕەوا و بەرحەقەکانیان، یەک لەوانە ڕووخانی جمهوری ئیسلامی، ڕژیمی فاشیستی ئیسلامی با بڵێن، بەڕاستی یەک لەوانە و باقی داخوازیە ڕەوا و عادلانەکانیان خۆ بۆ گەیشتن بەو داخوازیانە پێویستیان بە هێز و هەموو هێز و توانی خۆیان بێنە مەیدان. و ئێمە لە ساڵی ڕابردووە ئەزانین و ڕێک لە گەرمەی شۆڕشی ژینە شاهید بووین کە هەموو گشت کۆمەڵانی خەڵک هەموو هێز و نیروی خۆیان نەهێنا مەیدان. ئەمە بە بڕوای من یەکێ لە دەرسە گەورەکانە. بۆ شۆڕش بەردەوامە، مبارزەی خەڵک بەردەوامە، خەڵک تا بگەین بە ئارەزووەکانیان و بە داخوازە ڕەوا و بەرحەقەکانیان هەدا نادەن و کۆڵ نادەن. ئێمە ئەیبینین ئێستا هەموو ڕاستیەکان، هەموو بەڵگەکان لە کۆمەلگای ئێرانە ئەمە ئەسەلمێنێت کە خەڵک بەردەوامن، شۆڕش بەردەوامە، زیندووە،
دەی بۆ گەیشتن بۆ ئامانجانە یەک لەوانە ئەوەیە ئەبێ هەموو هێز و توانی خەڵک بێتە مەیدان. بەڕاستی ئەگەر قیاسێکی بکەین مقایسێکی بکەین لەگەڵ ڕژیمە کە هەموو هێزی خۆی ئەتوانین بڵێن بەکارهێنا، هێزی سەرکوتی چی نەکرد، ئەوەی لە دەستی هات کردی، بەڵام ئایا خەڵک بەڕاستی بە هەموو هێز و تەوانی خۆیان بۆ گەیشتن بۆ ئارەزووە گەورە و مێژوویانە ئایا هاتنە مەیدان هەموو خەڵک بە تەواوی ئایا ئەو هێزە لە بن نەهاتووەی کۆمەڵانی خەڵکە هەمیشە باس دەکرێت؟ ئایا ئەو هێزە لە بن نەهاتووە هەموو هاتە مەیدان؟ نە. کەوابێ ئەوەیەکی لە دەرسەکانە بە بڕوای من کە ئەبێ کاری بکرێ بۆ ئەو هێزە گەورەیە بێتە مەیدان. کاگەدی ببوورە ئەمە ناو قسەکانتانە پرسیارێکم بۆ دروست بوو، وتان هەموو هێزی خەڵک نهاتوەسە مەیدان، بۆچی نەهاتوە؟ پێتان وایە هۆکارەکەی چی بووە؟ خۆ مسلمەن زۆر هۆکاری هەیە ئەوە. ئەتوانین مەسەلەن یەکێک لە هۆکارەکانی ئەتوانێ سەرکوتی بێ بە زەیانێ ڕژیم بێ، یەکێکتری ئەتوانێ خودی شعارەکان و دروشمەکان بێ کە بتوانێت گشتگیر بێت و هەموو کۆمەڵانی خەڵک بێنێ، یەکێکتری ئەتوانێ ناڕێک خراوبوون و هیچتا نەئامادەبوونی خەڵک بێ، یەکتری ئەتوانێ لەوانە هیچتا دروست نەبوونی ڕێبەریەکی گەرچی خۆ بێگومان ئەو مبارزە شکۆدارە لە ساڵی ڕابردووە لە گەرمەی شۆرژی ژنژیان ئازادیە بێگومان ئەوە معلومە کە ڕێبەرانی خۆی بوو، ژنانی شۆڕژگێر بوون، جوانانی شۆڕژگێر بوون، کرێکارانی هەخواز بوون، ئەمە وازەحە. بەڵام بێگومان وەکو یعنی ئەو ئەندازە لە ڕێکخراوە بوون بۆ هەروەک ئەرزم کردین بۆ گەیشتن بۆ ئامانجە گەورانە ئیشتا ناکافی بووە. و ئەو دەرسە دووبارە لە پرسیارەکەی ئێوەشا سپاس دەکەم، ئەوە دووبارە بە ئێمەژیە کە یەکتر لەو دەرسانە ڕێکخراو بوون و هەرچی بەرەو ڕێکخراو چوونتر بوونە. و لە هەمان حاڵە لە جەرەیانی ئەم مبارزە کە هەر ئێستا لە شەقام، لە زیندان، لە هەموو کۆمەلگای ئێران لەم سوچ بۆ ئەو سوچ لە هەموو ناو هەموو چین و توێژەکانە بەرقەرارە، ئەبێ ڕێبەریەکی وە ئەو ڕێبەریە وات پێک بێت کە ئەو ڕێبەریە جێگەی متمانەی هەموو خەڵک بێ لە سەراسەر ئێرانە، کە خەڵک کۆمەڵانی خەڵک بتوانێت یەکەمە وەڵەن لە ڕەنج و ئازارەکانی مبارزەیەکی وا کەم بکاتەوە، ڕێگای درست پیشان بدات و خەڵک پەیڕەوی لێ بکەن و لە هەمان حاڵە ڕێنیشاندەر بێ بۆ گەیشتنی ئاسانتر بە هەدەفی ئەهدافی گەورە و هەخوازانەی خەڵک. کاگەدی ئەوە چۆن دروستە بێ بەڕای ئێوە؟ ئەو ڕێبەری و ئەو ڕێکخراو بوونە بەڕای ئێوە چۆن دروستە بێ؟ بێگومان فقط تەنیا ئەتانێ بە بۆچوونی ئێمە، بە بۆچوونی من تەنیا ئەتوانێت لە ڕێگای مبارزە و بەردەوامی ئەو مبارزەوە. و من ئەتوانم ئەوە بڵێم کە هەر وەک چۆن ئەڵێن ئەو مبارزە زیندووە، شۆرشی ژینا بەردەوامە، شۆرشی ژنژیان ئازادی بەردەوامە، دەستکەوتدار بووە، دەستکەوتی زۆر گەورەی بەدەستهێناوە، هەروەک ئەوانە کە ئیشارە پێکەین و ئیشارە بە زیندووبوون و لە حرەکەتابوونی ئەم بژوتنەوەیە دەکەین. لە جەرەیانی ئەم بژوتنەوە خەڵک ناڕک کەمبوودەکانی خۆی، ڕێبەرانی جەسوور و لە هەمان حاڵە کارزانی ئەم خەباتە بە پانای هەموو ئێران لەناو هەموو چین و توێژەکانە کەمبوودەکانی خۆشیان ئەبینن و ئەو کەمبودگە لە بەرتەرەفەکەن. یعنی ئەو شتێک کە من ئەرزم کردی بەرەو ڕێکخراوتر بوون چوون و لە هەمان حاڵە بەرەو مبارزەیەکی گشتگیرتر، هێنانە مەیدانی کۆمەڵانێکی هەرچی بەرینتر لە خەڵک، دەستە بەرکردن و مەترەحکردنی شعار و دروشمی گشتگیرتری خەڵک. و ئەمانە هەموو ئەتوانێت لە جەریانی ئەو مبارزە خەڵک ڕێبەرانی خۆیان ناسن. هەر ئێستا
ئێمە شاهدین لە کۆمەلگای ئێرانە، لە زیندانەکانە، لە تا گۆشی ئێرانە ئێمە شاهدین کە ڕێبەرانێکی جەسوور، کارامەد و لێزان و بیرمەند وجودیان هەیە، بوونیان هەیە، شۆڕژگێر و شۆڕژگێر بوونیان هەیە و ئەمانە یەکانگیر ئەبن، یەک ئەبیننەوە، یەک ئەگرنەوە و دروستبوونی ئەو جەمسەرە ئینقلابی و شۆڕژگێرە لە جریانی بە قەول فارسیەژێ نەبەردکۆنانە بەڕاستی دروستە بێت، نەک هەروەک لە گوزەشتەشە لەم ڕەسانەوە بارها باس کراوە و یا لە زوانی هاوڕێیانەوە باس کراوە. ئەو ڕێبەریە کە ئێوە ئیشارە پێ دەکەن شتێک نییە لە دەرەوەی وڵات دروست بێت، بەڵکو ئەوە ڕەوتێکە کە لە ناو کۆمەڵانی خەڵکی ئێرانە دروست دەبێت و من گومانم لەوا نییە. هەر ئێستا ئەلبەتە سەرەتاکانی دروست بووە. ئێوە سەیری بکەن ئەو زیندانیە جەسوور و شجاعە، ئەو ژنە شجاع و بوێرە کە تازە لە زیندان دێتە دەرەوە، بەڵام بە خاتر یەک شعار دووبارە خەنە و زیندان کە چەند دقیقە لە ئازادیەکەی تێپەڕی نەکردووە. ئەوانە ئەو ڕێبەرانن کە ئەمڕۆ بە وفور لە ئێرانە بوونیان هەیە. کاگەدی ببوورە ئەمە ناو قسەکانتان، چون قسەکانتان بەڕاستی پرسیارم بۆ دروستەکە. پێتان وایە لە ئەم چەند مانگەی کە شۆڕشی ژینە چووسە قۆناغێکی دیکەوە، ئایا خەڵک خۆیان ئامادە کردووە بۆ ئەو ڕێکخراوەی و ئەو ڕێبەریەوە ئێوە باسیەکەن؟ هاورێ گوڵنازی بەڕێز، ئەم ئامادەگی خەڵک جارێ ئەوەڵەن ئەوە بڵێم کۆمەلگای ئێران بە دەلیلی هەلومەرجی زۆر نالەباری ژیانی خەڵک ناگوزیر لە مبارزن و لە جریانی مبارزە، یعنی ئەو ئامادەگیە گاهەن ئەتوانم ئەوە ینی ئەتوانینەوە بڵێن مبارزەکردن بۆ خەڵکی کاریگەر و زەحمەتکێش ئەتوانم بڵێم شتێک نییە بە ئێختیار، بەڵکو بە ناچار ئەبێ بیکەن بۆ ئەوە بژین. ئێوە تماشای وەزعی هەژاری و فەقیری خەڵک بکەن، ئێوە هەر ئێستا وەزعی هێڵی هەژاری کۆمەڵانی خەڵک بکەن، گرانی بکەن، زیاد لە 50-60% هەموو شتێک گران بووە، پێداویستیەکانی ژیان سەرەتایی ژیانی خەڵک گران بووە، خەڵک لە زۆر وەزعەتێکی دژوارە ئەژین. خۆ مبارز یعنی خەڵک ناچار لە مبارزن کەوا بێ لە جوابی پرسیارەکەیوا من ئەڵێم بە تاکیدەوە، یعنی خەڵک لە جریانی هەرەوە مبارزە کە من عەرزم کردی ڕێکخراو دەبن، بە قودرەتی خۆیان پەی دەبن، ڕێبەرانی جەسووری خۆیان ئەمنێنە پێشەوە و پشتیان دەگرن و مبارزەکەیان ئیدامە دەدەن و بۆ ئەو لە واقعە بڵێ بە بڕوای من بۆ ئەوە جوابێکی کورتتریش بۆ پرسیارەیەوە بینەوە، ئێوە سەیری مبارزەی چەند ساڵی لەمەوبەر بکەنە تا بە ئەمڕۆ. ئێمە ئەمڕۆ شاهدی کۆمەلگایەکی حەقخواستر، کۆمەلگایەکی جەسوورتر و ڕێبەرانێکی ئاگاهتر و بیرمەندتر لەناو کۆمەلگای ئێراناین لەناو هەموو چین و توێژەکانە. زیندانیان لە زیندانەکانە پڕن لە ئەو ڕێبەرانە کە ئەستان دەکەم و زیندانەکان بە هیممەتی خەڵک ڕۆژێ لە ڕۆژان و بە نە بە خۆشی ڕژیم، بەڵکو بە هیممەتی خەڵک دەبێتە ئازاد دەبن و ئەوانە و باقی ئەوانەی کە هەر ئێستا مبارزەکە ئیدامە دەدەن ئەوانە شکل دەدەن بەو ڕێبەریە کە باسمان کرد. بەڵێ زۆر سپاس کاک ئەدیب.
ئێوە هەموو قسەکانتان زۆر جوان بوو، من بۆیە پرسیاریم زوو بۆ دروستە بوو. پرسیارێکی تر ئەوەیە پێتان وایە وەکو ئەوەی کە خۆشتان ئاماژەتان پێکرد ئەو دەستکەوت و دەرسانەی کە باستان کرد لە تەواوی قسەکانتانە، ئایا ڕژیم توانیە پاشە کشێ بەمانە بکە؟ ئایا بەو سەرکوتانەی کە خۆمان نزانین ڕۆژانە خەڵک دەگرێت زیندانیان دەکا، ئەشکەنجەیانەکە، دەیان کوژێ، ئەعدام دەکا، ئایا توانیوە سەرکوتیان بکات پاشە کشێ بەو دەستکەوتانەی کردوە بەڕایەوە؟ بەڕێی من بە پاشەکشە بە معنای بێدەنگکردن و کردکردنەوەی کۆمەلگای ئێران بە هیچ جۆرێک نەخێر، بەڵکو خەڵک ئێمە شاهدین کە زۆر بەڵگە وجودیە، فقط کافیە حتا قسە و باسی خودی کاربەدەستانی ڕژیم یعنی فقط چاو لێ بکەین بێژگە لە ئەخبار. ئێوە دەزانن مسلمەن لە فرێک لە ئەخباری مبارزاتی چین و توێژە جۆربەجۆرەکانی کۆمەلگای ئێران ناگات بە ئێمە، بەڵام ئەمڕۆ بە مەدەدی ئەلبەتە ئەوەش بێژم کە لە پاڵیە بە مەدەدی ئینتەرنێت و بە مەدەدی دنیای پێشکەوتووی ئەمڕۆ ناتوانرێت ئەخبار و ئەخباری مبارزاتی خەڵک لە خەڵک شاراوە نییە، هەرچەند ڕژیم هەرچی سانسۆری بکە، هەرچی چاواشێ بکە، بەڵام ئێمە حقایقێکی بەرجەستە دەبینین لەوانە. کەوابێت کۆمەلگای ئێران و بەتایبەت لە بەم شۆرشە شکۆدارە کە دەستپێکێکی زۆر گەورە و شکۆداری بوو و لە تەواوی ئێرانە جواوی وەرگرتەوە، لە کوردستان دەستی پێکرد، لە سەقزی قارەمانەوە دەستی پێکرد، لە خانەوادەی قارەمانی مقاوم و قارەمانی گیانبەخت کردوانەوە دەستی پێکرد، بەڵام لە سەراسەری ئێران دەنگیدایەوە. ئەو دەستکەوتانێک کە ئێوەش کە ئەگەر بە دەست ئەوانە مسلمەن جزوی دەست وەڵامدانەوەیەکی ئابە و جۆرە کە ئێمە شاهدی بووین لە زەرفی جەریانی شۆڕشی ژینە، ئەوە یەکێ لە دەستکەوتە هەرە گەورەکانی بوو کە مەجال نییە ئیشارە بە هەموو دەستکەوتەکانی بکەین. وە بێمەوە سەر پرسیارەکەی ئێوە نەخێر بە بڕوای من مبارزە لە ئەشکالی ترا ئیدامەیە. ئێمە بەتاکید ڕژیم و کاربەدەستانی ڕژیم زۆر هەوڵیان داوە و هەوڵ دەدەن کە وانیشان بدەن کە بە سەرکوتی بێڕەحمانە و بێبەزاییانەی مبارزین حەقخوازان لە سەراسەری ئێران، ژنانی حەقخواز، جوانانی شۆڕژگێر، کاریگەرانی حەقخواز، معلمین و هەموو چین و توێژەکان ئەیانەوێ نیشان بدەن کە ئەم مبارزە کەپوو سەرکوت کراوە و ئەوان سەرکەوتوو بوون. بەڵام هەمیشە لە تاریخی ئێمە زانین مرتەجعین هەمیشە تووشی ئەو ئیشتباهە گەورەیە ئەبنەوە کە هێزی لە بنەهاتووی خەڵک بە حساب نایێنن. وەک عەرزمکردنی لە ئەوەڵ قسەکانمەوە هێزی لە بنەهاتووی خەڵک نهاتووەتە مەیدان ئەو جۆرە کە باید و ئەو لە ئیدامەی خۆیان. بەڵام زیندووبوونی ئەم شۆرشە نیشانمان ئەدات کە ئەو هێزە بەڕێوەیە و لە ئەعتسابات مانگرتنە گەورەکان مبارزاتی مەدەنی لە هەموو گۆشە و زەوایای ئەم مەملەکەتە بەردەوامە و ئەمە لە واقع مۆرکی زیندووبوونی ئەم شۆرشەیە. کەوابێ ئەگەر شەقام ئێمە شایدی چەند مانگ لە دوای چەند مانگی ئەوەڵ شایدی هێوەربوونەوەی مبارزە لە شەقام و لە خیابانە بووین. بەڵام ئایا ڕۆژ هەیە کە ئاعتسابات و مبارزات و مانگرتن و مبارزاتی خەڵک بە شێوەیەکی
تر ئایا لە ئارادا نەبوو بێت کەوا بێت ئەوە نیشاندەری ئەوەیە کە لەسەر بەستێنی شۆڕژی ژیان ئازادی جورئەت و جەسارەت زیادی کردووە لە کۆمەڵگا ئەوانە شتایەکە حاشا هەڵنەگرە وەختێ ژنان حەجابی ئەجباری بە کۆمەڵ لە ئەقسانوقاتی ئێران ڕعایەت حەجابی زۆرەمەنی ڕعایەت ناکەن و فڕێئەدەن و لە ئەسڵ و ئەساسی ڕژیم لە واقعە بەنەوعێک یەکێ لە نەمادەکانی ڕژیم فڕەئەدەن ئەوە نیشانەی زیندووبوونی ئەو کۆمەڵگایەیە و ئەوە نیشانەی ئەوەیە کە ڕژیم نەیتوانیوە و بەڕێی من ناتوانێ کۆمەڵگای ئێران کپ و بێدەن کات کەوابێ خولاسێ بکەمەوە شێگرد و شێوەی مبارزاتی خەڵک بە درستی شەڵبەتە گۆڕانکاری بەسەرا هاتووە لە هاتنە مەیدان و شەقام هەر زیندووە شەقام هەر بێدەنگ نەبووە بەڵام بە شێوەیەکی تر بە شێوەگەلی تر و کەس ناتوانێت حاشا لەوە بکە بۆیە بە بڕوای من جوابی ئەو پرسیارەی ئێوە ئەوەیە کە نا ڕژیم سەرڕای هەموو هەوڵێکی کچانی خوێندکاری مەدرسەی لە کۆمەلگای کام کۆمەلگا لە کوێنەی دنیا ئێوە شک ئەبەن کە حکوومەتەکەی خوێندکارانی مەدرسە مەسموم بکات بە پۆل بە هەزاران بە دەیان نەزانە ئەمە نیشانەیە ئەوەیە ترس و تۆقانی ڕژیمە ینی لەکوێ لە خوێندکارانی لاو کچی و کوڕ ئەمە نیشانەدات کە بەڕاستی ڕژیم مۆفەق نەبووە کۆمەلگای ئێران کپو بێدەم کات بەڵێ کاگەدی ئێوە باسی ئەوەتان کردوتان ئەگەر لە شەقامەکان هێور بۆتەوە چوەسە شقڵێکی دیکەیە ئێمە ڕۆژانە دەیبینین لە هەواڵەکانە بنەماڵی گیان بەخکردوانی شۆڕژی ژینە و بەتایبەت بنەماڵی گیان بەخکردوان لە شارەکانی ئێران و بەتایبەت لە کوردستان نەقشێکی ئەساسیان هەیە لەم شۆڕشە ئێوە ڕاتان چییە ئەوان ئەو نەقشیان چۆن بردووە سەڕێەوە و پێتان وایە ئەوان یەکێک لەو ڕوکنە ئەساسیەنن لە شۆڕژی ژینە کە نەیان هێشتووە تا ئێستا ئەو شۆڕشە بێدەنگ بێت هاورێ گوڵناز بەڕاستی ئاماژەت بۆ شتێکی مهم کرد بە حقیقت بە درێژایی ستەم و سەرکوتی جمهوری فاشیزمی ئیسلامی بە درێژایی ئەو 40 چەند ساڵە بە حقیقت دایکانی دادخا دایکی گیان بەخت کردوان هەدایان نەداوە بە درێژایی ئەو چەندەیە و ئێمە شاهدی گەلێک حەماسە و بوێری و شجاعەتی بێوێنەی دایکان و بنەماڵەی مقاوم و خۆڕاگری گیانبەخت کردوان لەسەر تاسەری ئێران هەر هیچ کەس لە بیری نەچوەتەوە دایکانی خاوەران و ئێستا من حزور زەهنم نییە دایکانی ئابان دایکانی پارکی لالە ئەگەر ئشتبانەکەم و گەلێک لەوانە و ئەس جملە ئەوەی کە ئێوەی شارەتان پێکرد لە کوردستان دایکانی گیانبەخت کردوان ئێوە سەیری بکەن بە چ بوێریکەوە ئەوان ئەوە هەر ڕاست ئەگەڕێتەوە بۆ جوابێک بە جۆرێک لە پرسیارەکەی پێشووی ئێوەش ئەوە نیشانەی یعنی کە ئەڵێم جورئەت و جەسارەتی خەڵک لە ئەسەر ئەو ئینقلابەوە کە شۆڕشی ژیان ئازادی بێ گەلێک چووەتە سەر لە کۆمەلگای ئێرانە ئەوانە ئێمە دەبینین و دەوری دایکان و بنەماڵەی بەڕێزی گیانبەخت کردوان لە سەراسەری ئێران و لە کوردستان دەورێکی زۆر گرنگیان هەیە و دەوریان بووە هەتا بە ئەمڕۆ و بەشێک لە زیند و ڕاگررتنی و کۆمەلگایە کە من بارها لە قسەکانمە ئیشارەم پێکرد لە شجاعەت و ئەوان جەرگیان سوتاوە ئەولادیان تیا چووە و دائما فقط عکسی ئەو گرندەسەوە هەر بەوە ئەو شۆڕشیانە بەشێک بۆ شعڵەی ئەو شۆڕشیانە بەتین ڕاگرتووە
ئەڵێ ڕۆڵەکەی منتان لەسەر چ کوشت لەسەر چه ئادامتان کرد نیکا شاکەرەمیتان لەسەر چی ئادام کوشت ژینا لەسەر چی مەزلومانە تێدا چوو و هەزاران گیان بەختکردوی عزیزی ئابوجۆر کەوابێ بەڵێ بە بڕێی من ئەوان دەوری زۆر ئیجابی و دەوری زۆر کاریگەریان هەیە لەسەر ئەم شۆرشەکە بەردەوامە. بەڵێ زۆر سپاس کاک ئەدیب خۆتان نزانن شۆڕشی ژینا دەنگدانەوەی زۆری بوو لە سەرڕایەوەی کە لە ناو ئێرانەوە تەواو ئێرانی کردەوە شارەکانی کوردستانی کردەوە لاسی نێونەتەوەیشدا دەنگدانەوەیەکی زۆر بەرچاوی بوو. پێتان وایە خەڵکی ئێران توانیمیانە سەرنجی خەڵکی دەرەوەی ئێران بۆ لای خۆیان ڕابکێشن ئەگەر ئەم سەرنجە ڕاکێشاوە چه شتێک یان چه کۆمەکێکەکە بە ئەم شۆڕشە؟ بەڕاستی خۆی خودی هەر ئەم بەحسەی کە ئێوە مەترەحی ئەکەن ئەوەی کە توانیویانە بەڵێ بە تەئکید توانیویانە خۆی خودی ئەوە یەکێ لە دەستکەوتە هەرە گرنگەکانی شۆرشی ژنژیان ئازادی بوو شۆرشی ژینا بوو. یعنی ئەگەر ئێمە کە مەجال نەبوو تەوانوەمە بڕاستیش لە مەجالێکی وا کورتا و بگرە ڕۆژێکیش دانیشی دەستکەوتەکانی باسکەی یعنی لەسەر دەستکەوتەکانی باسکەی هیچتا کەمە بەڵێ یەکێ لە دەستکەوتەکانی ڕەوابوونی ئەو شۆرشە بەرحەقبوونی وە جەماوەری بوونی دەو ئەندازا کە جەماوەری بوو لە سەراسەری ئێران هەروەک عەرزم کرد لە قسەکانما سەرنجی هەموو حەقخوازیەکە تەشەنەی کرد بۆ سەد و چەند زیاد لە 160 شار لە ئێرانە. خب جمهوری ئیسلامی تووشی گەورەترین قەیرانی سیاسی لە دەورانی حاکمیەتی خۆیان کرد. واقعیەتێکە ئەوە هەموو کەسێک لە ئێران لە دەرەوە بوتراوە و باسکراوە و حقیقەتێکی حاشا هەڵنەگرا کەوابێ ئەوە لە ڕەوایی ئەو بزوتنەوەیە و لە هەمان حاڵە یەکی لە دەستکەوتەکان هەروەک عەرزم کردی جاری بەر لە گشت ڕاکێشانی سەرنجی بە چەند ملیۆن خەڵکی ئێرانە کە لە دەرەوە ئێوازانن کە منستا ئامارەکەی بەڕاستی بە دەقیقی نازانم بەڵام زیاد لە چەند ملیۆن دەڵێن 6 ملیۆن دەڵێن زیاتر ئەو نە خەڵکی ئێران لە دەرەوەن سەیری بکەن ئێمەمانان کە خۆمان لەو سەروەندا لە دەرەوە بووین لە گەرمەی شۆرشی ژنژیان ئازادیان ئەماندی لە دەرەوەی وڵات چێ کۆبوونەوەگەلێک و چێ ئاعتراضاتێکی گەورە دروست دەبوو هاوکات لەگەڵ ئێران بە هاوپشتی و هاوسۆزی لەگەڵ جەماوەری خەڵکی ئێران لە واقع حەق ڕەوابوونی ئەو مبارزە و جەماوەری بوونی لە ئێرانە هەر هەمان تەئسیری لە دەرەوەش بوو و هاوپشتی لە ناوەوە حتی ئەو هاوپشتیشی لە دەرەوە دروست کرد. ئێمە لە سەرەتایە و شۆرشی ژنژیان ئازادی شاهدی گەلێک تەزاهوراتی گەورە و جەماوەری بووین نمونەی دانێکی بەرلین بوو ئەگەر من لەبی ئەگەر کە سەدی کێشای دەیان هەزار نەفەر کەش ڕەنگە وڵاتانی ئوروپایی و بەعزێ لە شارە هەرە گەورەکانی ئوروپایی تەزاهوراتی ئاوایان لە چەند ساڵ بەخۆیان نەدیبێت کەوابێ جوابی پرسیارەکەیەوە بە تەئکید ئەوەی یەکێک لە دەستکەوتەکانی شۆرشی ژنژیان ئازادی بوو کە شۆرشی خستە ناو ئێرانیانی خارج وڵات و بە هاودەنگی و بە هاوسۆزیەوە بەشداریان کرد لە بە تێک ڕایدەنگ خوازیاری ڕووخانی ڕژیمی فاشیزمی ئیسلامی بوون لە ئێران. بەڵێ زۆر سپاس هاوڕێ ئەدیب لە دەستپێکی شۆڕشی ژیناوە تا ئێستا کۆماری ئیسلامی لە ناوچەکە تووشی قەیران بووە. پێت وایە بە پاشەکشێ لە بەرامبەر ڕۆژناوە و ئامریکا و لە دەستانی مۆقعەتیەکەی لە ناوچەکە ڕژیم
لە درێژماوەدا چه کاردانەوەیەکی دەبێت؟ ئەمەش یەکێکتر بەڕاستی لە ڕاستی ئاتوانم بڵێم ئەو زەعفەی کە وەک لە سوالەکەی ئێوە هاتووە سازان لە دەرەوە بەرامبەر بە قەوڵ ئێژێ ئەو شەیتانە بزۆرگە کە ساڵها بە ئیستیڵاح بە پرۆپاگاندەی کۆماری ئیسلامی گشتمان لەگەڵ ئەو عیبارەتە ئاشناین سازان لەگەڵ غەرب کوڕنشکردن بۆیان بە قەوڵ خۆیان سازشە قەهرەمانانە کە خامنەی ئەیوە ئەمە یەکێ لە مەحسوڵاتی بە نەزەر من ئەوەیە کە کۆماری ئیسلامی زۆری بۆ هات لە جەریان شۆڕشی ژینە ئێمە شاهدین لە هەمان حاڵات تند و تیژی بێ ئەوپەر و بێبەزەیانە قەساوەتی بێ ئەوپەری جمهوری ئیسلامی و کاربەدەستانی جیرەخۆرەکانی سازمانە تێرۆریستیە سازمانە زدە بەشەریە ئیتڵاعات و سوپای پاسدارانی بەرامبەر بە شۆڕشی ڕەوا و بەرهەقی ژنان و جوانانی هەخواز کۆمەڵانی خەڵک تند و تیژی لە مقادە داخل کوڕنش و بە قەڵەیژێت سازش لەگەڵ دنیا دەرەوە هیچ وەخت ساڵی لەمەوبەر ساڵ و نیمێ لەمەوبەر کەس ئەینەیە بیست لەوەی کە جمهوری ئیسلامی بڕێ بەرەو پیری عەرەبستان لە حاڵێکە دائیمەن بە فڵان معرفیە کرد و کە لە یەمەنیشە سینە بە سینە بەڕۆڕوو وێستا بوون بە تحریکاتی ئێران بۆ حوسیەکان و بە جەنایەت لە هەردوو تەرەفیانەوە لە واقعە ئەم بەڵێ بە بڕوای من ئەمە لە واقعتانین بێژین دوڕووی یەک دراوە بە قەڵێژێ فارسی درووی یەک سکە یعنی ڕژیم ئەزانێ کە نقطە زەعفی ڕژیم داخڵە نقطە زەعفی ڕژیم مبارزاتی جەماوەری و تودەی خەڵکە لە ئێرانە هاتنە مەیدانی کۆمەڵانی خەڵکە شۆرشی ژن-ژیان ئازادیە بەردەوامبوونی زیندووبوونی ئەو شۆرشەیە ئەوە نقطە زەعف و خاڵی لاوازی کۆماری ئیسلامیە کەوابێت ڕژیم لەو لاوە فشاری هێنا سەر خەڵک لەم لاوە بۆ ئەوە مشکلاتی دەرەکی خۆی ئاسان بکات بتوانێت لە داخڵەوە بەسڵا کەمەربەندەکەی سفتەوە بکات و لە مقابل شۆرشی کۆمەڵانی خەڵکەوە بەدەر بووە گیانی سالم بەدەر بووە ئەمە استراتیژی ڕژیم بووە لەو ماوەیە و ئەوەش بڵێن لە جوابی پرسیارەکەیەوە بە حقیقەت ئەمانەی هەموو بە سازش کردووە ئەتوانم بڵێن باجی داوە ئەتوانین بڵێن ئیمتیازی داوە بە دەرەوە ئیمتیازی داوە ئەم ئیمتیازە ئێمە ئەبینین دەست کۆتاکردنی لە دەخالەتهای دەرەکی لە ئەو دیوی سنوورەکانەوە ئێمە ئەزانین بە ئاشکرا بە دەرەجاتێک زۆر دەستی کۆتا بووە هەر زوو بە زوو لە دفاع لە مۆزوعی عەرەبستانە کۆتا هات لە دفاع لە حوسیەکانە و لە سووریا و لە شوێنەکانتر لە عێراقا ئێمە ئاسەواری ئەوەمان بینی ئاسەواری ئەوە بینین جێگای نییە کە من زۆر لەسەر ئەوانە بڕۆم بەڵام مەبەست چییە لەوە یەکێ لە کارتەکانی ڕژیم بۆ بەقای خۆی لە ڕابردووە هەمیشە دەستێوەردانی لە دەرەوە بووە ئێستا ئەو کارتەیان لێ خەریکن لێ ئەستێنەوە لیان سندووەتەوە و پێ ئەچێ کە بە تەواوی یعنی بەو جۆرە پەلوپۆی ببڕن لە دەرەوە کەوابێ لە مۆقعیەتێکی زەعیفترا قەراری گرتووە و ئەم مۆقعیەتە زەعیفترەی ئەو
کۆمەک ئەکات بە مبارزاتێک کە لەناو ئێرانە هەیە، یعنی کۆمەڵانی خەڵک ڕێبەرانی وشیار و بیرمەند لەناوەوە بە دروست ئەمە تەشخیص دەدەن و ئەزانن کە ڕژیم لە تاوە ئەڕێ بەرەو ئەوان کەوابێ ینی زەعفی هەیە، لە زەعفە کەوابێ خەڵک جورئەت و جەسارەتی خەڵک بە مەراتب دەبینین دەتوانێت زیاتر و زیاتریش بێت. بەڵێ زۆر سپاس هاوڕێدی بە نزیک بوونەوە لە ساڵوەگەڕی شۆڕشی ژینا پێتان وایە فەزای یان کەشوهەوای سیاسی ئێران و کوردستان چییە؟ هاوڕێ گوڵناس خۆت باشە زانی کە بەڕاستی پێشبینی ئەوەی کە شتێک لە یەک-دوو مانگی ئایندەدا کە بەرەو ساڵوگەڕی شۆڕشی ژینا ئەچین چ ڕوو ئەدات خۆی ئەزانی زۆر کارێکی دژوارە و پێشبینی ناکرێ، بەڵام هەروەک لە قسەکانی شاعات بە بڕوایە من گەورەترین مەسئلە ئەوەیە کە ئەم شۆڕشە هەروەک ئیشارەشمان پێکرد بە شێوازی تر بەردەوامە. ئەم بەردەوامیە بە شێوازی تر نیشان ئەدات خۆی ڕێگان نیشاندەرە بە بڕوای من پێم وابێت خوداگاهی کە پێ ئەڵێن خوداگاهی لەناو کۆمەڵانی خەڵکات دروست بووە. زۆر کەس باسی ئەوە دەکات بە دروست خەڵک لە شەقام کشانەوە بە شێوەی تەزاوراتی خیابانی ئێستا ڕویان کردووەتە مبارزاتی مەدەنی و مبارزاتی تودەی و جەماوەری. زۆر لە دوای لە پێش شۆڕشی ژینا ئێمە شایەتی زۆر بە گەرمە شاهدی مبارزاتی جنبش و بزوتنەوەی ئەوەی کە پێڵێن بزوتنەوەی متالباتی بووی، بزوتنەوەی کاریگەران، ئەجر بکەم خەباتی کاریگەران بۆ گەیشتن بە مافە سنفی و ڕەواکانی خۆیان، خەباتی معلمان، خەباتی پەرستاران، خەباتی خانەنشین کراوان، بێمەسکەنان، زۆر کەشاوەرزان، ئێوە خۆ ژنان کە لە جەریانی شۆڕشی ژینا کاتێ خەڵک داوای ڕووخانی ڕژیمی هەندەکرد، خۆ ئەو خەباتە دیتمان کە هێور بوو، ینی بەو شێوە خۆ ئەتوانێت خۆی وەکو کەمبودێکیش ئیشارەیە پێ بکەین، بەڵام نەهاتە ئەو خەباتە بەو شێوەیە کە چفت بێت لە واقع یەکانگیر بێ لەگەڵ خەباتی شەقام و خیابان، بەو شێوە یەکانگیر نەبوو ئەڵبەتە، بەڵام لە هەمان حاڵە بەهەرحاڵ دیتمان کە ئەو ڕەوتێکی هێوەربوونەوەی بەخۆیەوە بینی. بەڵام لە دوای شۆڕشی ژینا، لە دوای بە شێوەیەک گۆڕانی شێوازی مبارزەی کۆمەڵانی خەڵک لە شێوازێکەوە بۆ شێوازێکەوە ئەزم کردی، ئێمە ئەبینی ئەمجار لەسەر بەستێنی ئەو جورئەت و جەسارەتە کە لە قسەکانە ئیشارەمان پێکرد لە کۆمەلگایێرانە بوێرانەتر ئێمە خەڵک هاتوونتە مەیدان و هەروەک لە پێشووترا قسەمان کرد، ئەمجار پێ ئەچێت و چاوەڕوان ئەکرێت ئەو مبارزە گشتگیرتر و فراوانتر بە دەلیلی ئەوزاعی زۆر ئەسەفناک و نالەباری ئابووری کۆمەڵانی خەڵکرێکاران و زەحمەتکێشان کە بۆ نانیشە و محتاجن، کە گرانی بەربینی پێیان گرتووە، کە ئەرزشی ئەو پارەیەش کە ئەگەر بەگیری بێنن هیچ ئەرزشێکی نەماوە، ئەوە وا بکات کە بوێرانەتر بە جورئەتتر بێنە مەیدان بۆ مبارزە لە پێناو دەستەبەرکردنی خواستە ڕیفاهی و سنفی و ئابوووریەکانیانە و ئەوە قەتعەن ڕوو ئەدات و ئەوە مانای ئەوەیە ئەو شۆڕشە بەو جۆرە شۆڕ دەبێتەوە بۆ قوڵایی کۆمەلگا و من پێم وایە ئەوە ئەگەرێکە کە زۆر ئەتوانین چاوەڕوانی بکەین لە داهاتوودا و بە بڕوای من
ئەمە ئەو شتەیە کە لەمان هەروەک لە پرسیارەکەیەوە هاتووە شەقام بەو معنایە هەر لە جۆش و خۆشا دەبێت. دیارە بێگومان ئەگەر هەروەک عەرزم کردی کە پێشبینی ناکرێت زۆر خەڵک چاوەڕوانی ئەوەکەن ویا زۆر مەحافل و شوێن چاوەڕوانی ئەوەکەن کە لە ساڵۆگەری شۆڕشی ژن ژیان ئازادی شۆڕشی ژینە ئتفاقێک وا بکەوێت کە هەم میسان وەکو بوڵەمڕی ژێر ئاگر بڵێسە بسێنێ ئەم شۆڕشە. ئەمە ئەگەرێکە بێگومان لە حاڵەتێکی واشە ئەڵبەتە لە حاڵەتی واشە هەر ئەبێ ئێمەمانان تێبکۆشین و سعی بکەین هەڵسووڕاوانی بیرمەند و شۆڕژگێر کە بە وەفور بوونیان هەیە لە ناو کۆمەلگا ڕێگای درستی ئەو نیشان دەربن و ڕوونکەرەوەی ڕێگای ئەو هەڵچوون و ئەو ئاخێزە دووبارەیە کە ئەگەری وجودی هەیە ببن. بەڵێ کاک ئەدیب زۆر سپاس وتوێژەکەمان کۆتایی پێهات. ئەگەر خۆتان پێتان وایە شتێک هەیە یاموتەیەکەیە کە لە بیرتان چووە ئاماژەی پێ بکەن فەرموو. وەکو دواوتە ئەمەوێ لە نزیکبوونەوە لە ساڵۆگەری شۆڕشی ژن-ژیان ئازادیە ڕێز و سڵاوی بێ ئەوپەڕی خۆم بە هەموو گیانبەخت کردوانی شۆڕشی ژن-ژیان ئازادی لە کوردستانەوە بۆ هەموو ئێران و لە هەموو ئێرانەوە بۆ کوردستان بگەێنم بۆ خانەوادەی بنەماڵەی سەربەرز و خۆڕاگریان درود بنێرم و هەلەمان حاڵا ئەوەش ئیزافە بکەم بە بۆچوونی من ڕژیم لە بحرانێکی قوڵە گرفتارە ڕێگای دەرچوونی زۆر سەختە و من پێم وابێ ئەم جارەیان لە ئیدامەی ئەم شۆڕشا کە بەردەوامی هەیە و بڕوای من زۆر بەڵگە وجودی هەیە کە زۆریش ئەگەر زۆر زیاتر لەوە کە قسەمان لێ کرد بەدەقات کە ئەو بەڵگەگەلە فقط باسی بکەین ئەم شۆڕشە ئایندەیەکی ڕوونی هەیە و ڕژیمی کۆماری ئیسلامی هەرچی پەلە قاژە بکات هەرچی لە قەساوەت و بێڕەحمی و ئەوەیە بەکاری هێناوە بەکاری بێنێ ئەم جارە گیانی سادەم بە دەرناوە لە دەست ئەم شۆڕش. بەڵێ زۆر سپاس کاک ئەدیب گیان بۆ بەشداریتان ماندوو نەبێ و سپاس دەکەم کە بەشدار بووی لە بەرنامەی کۆمەڵ هەڵسووڕاوانی ئەم هەفتەی ئێمە. زۆر سپاس منیش سپاسی ئێوەکەم و سپاس بۆ ئەم فرسەتە کە بۆ منتان دروست کرد. بەڵێ جارێکی تر سپاس بۆ هاوڕێ ئەدیبی وەتەندوست ئەنجامی کمیتەی ناوەندی کۆمەڵا کە لە بەرنامەی کۆمەڵ هەڵسووڕاوانی ئەم هەفتەمان بەشدار بوو. ئازیزان و خۆشەویستان سپاس بۆ ئێوەی خۆشەویستیش هیوادارم ئەم بەرنامەیە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێ تا بەرنامەیەکی تر و کۆمەڵ هەڵسووڕاوانێکی دیکە ماڵاوە.